پشووی خوێندن وەرزی بازارگەرمی پاسکیل فرۆشەکانە، چونکە هەندێک لە خوێندکاران ئەو دیاریەی بەهۆی سەرکەوتنیان لە خوێندن لە کەسوکاریان داوای دەکەن کڕینی پاسکیلە. لە مناڵیەوە پاسکیل لێخڕم، زۆرم حەز لە لێخڕینی پاسکیلە، بە زۆری ئەو کاتانە پاسکیل لێخڕم کە مەکتەبم تەحتی لەبێ. حەزەکەم جادێکە بێ کەوا ئێمە بە پاسیل پیا بڕۆین نەوەک بە سیارە. حەزەکەمانی سیارەشیان پێەیە بە پاسیل بڕۆن. لە وڵاتانی ڕۆژئاوا شەقامی تایبەت بە پاسکیل سواری هەیە، جگەلەوەش دەبێت ئەوانەی ماتۆڕ و پاسکیل لێدەخڕن کوڵاو و جلوبەرگی خۆپاراستن بەکار بهێنن کە ئەمانە لە کوردستان زۆر بەکەمی خەڵک ڕەچاوی دەکەن. لەگەڵ ئەوەی هێشتا بەکارهێنانی پاسکیل بۆ گەورەکان نەبووە تا کەلتور، ئەوە ژوای کردووە دوکانی پاسکیل فرۆشی مناڵان گەرمتر بێت. بەعام فرۆشی پاسکیل باشە، بەڵام و دێ خۆی هەیە ئەویش. تەوان سێ مانگی هاوین لە مانگی چوارەوە لە یەکی چوارەوە تا یەکی پێنج تا یەکی شەش تقریبا تا بڵێ تا یەکی حەوت 3 مانگ بۆ 4 مانگ فرۆشیاری هەیە. بەرەوەی هەم تەحتیلیشە هەم ئیمتیحاناتیش تەواو بێ تەلەبەی تر عادەتەن لەو مەرحەلەیە بڵین لەو عوتڵەیە یەت پاسکیل دەکڕێ. پێشتر چەندین ڕێکخراوی ژینگە و تەنانەت هەندێک لە قاوەخانەکانیش هەوڵیاندا لەسەر نەریتی بەکارهێنانی پاسکیل خەڵک ڕابهێنن، بەڵام خۆیان دەڵێن هەوڵەکان سەرکەوتوو نەبوون، چونکە ئەوان چاویان لە شەقامەکان بوو گۆڕانکاری تێدا بکرێت. هێشتا بەکارهێنانی پاسکیل لە باشووری کوردستان نەبووە تا کلتورێک، بەڵام ڕەنگە لە ساڵانی داهاتوودا بەکارهێنەرانی ڕوو لە زیاد بوون بکات، چونکە وەک فرۆشیارانی پاسکیلیش باسی لێوە دەکەن لە کاتی پشەکانی خوێندندا بازاری ئەوان گەرمە. تەرزە عەبدوڵڵا، ڕووداو، سلێمانی.